خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ سەرەتا بە ناوی خۆم و هاوکارانم لە دەستگای میدیایی کورسات پیرۆزبایی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ئێوەی ئازیزەکەین بە هیواین خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کردبێت و هەموو لایەکتان لە خۆشی و شادی و جەژن دابن بە هیوان ڕۆژانی جەژن بە خۆشی و شادی تێپەڕێت بۆ هەموو لایەکتان دوور بن لە هەر بەڵاو ناخۆشیەک دەبێ ئێمە لە جەژن و خۆشیەکانیشدا لە بریەوەی باس لە دەستکەوت و بەرهەمەکان بکەین بۆ خەڵکی کوردستان دەبێت بەداخەوە باس لە چەقبەستووی و نەهامەتیەکان بکەین کەمێک پێش ئێستا چەند موشکێکی تر ئاراستەی شاری هەولێر کران و بە دیاریکراویش لە کۆمپانیایەکی بواری وزە کە بۆتە جێگەی جەدەل و گفتوگۆی هەرێمی و ناوخۆیی لە کاتێکدا خەڵکی کوردستان چاوەڕوانی ئاساییکردنەوەی دۆخەکان و چارەسەرکردنی قەیرانەکان و هەروەها یەک چاوسەیرکردنی سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام سات بە سات و ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان قوڵتر و ناهەموارتر دەبن لە بری جەژنیش موشک ئاراستەی هەرێمی کوردستان دەکرێت پامی موشەکەکان دۆخی هەرێمی کوردستان و عراق بەرەو کوێ ئەمشەو لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێزان حەسەن بارام چاودێری سیاسی سوپاس کاک حەسەن هەروەها لەولێرەوە شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حەزبی زەحمەت پێشانی کوردستان سوپاس بۆ بەڕێزی شت کاک شوان کا حەسەن جەژن پیرۆز بێ خوا مبارەشی کە حیاتم سپاس دەوە دەست پێ بکەین ینی پەیامی پشتی ئەو موشەکانە چییە بۆ بەڵێ سەرەتا جەژنی تەواوی خەڵکی کوردستان و مسلمانانی جیهانیش پیرۆز بێ و جەژنی جەنابەت و تەواوی ستافی کورسات و هەموو ئەو کوڕانی کە لێرە ماندووە بن جەژنیان پیرۆز بێت دیارە بەداخەوە دەڵێم یعنی ئەمە تەنها پەیامێک نییە یعنی تەنها پەیامێک نییە لە ئاسی دەرەوە ئەو موشک بارانکردە کە پێمان دەڵێ چەند هەڕەشە و مەترسی لەسەر هەرێمی کوردستانە و پێمان دەڵێ خۆتان گرت بکەنەوە خۆتان کۆ بکەنەوە خۆتان لە پشتەوەی ئەوەی کە ئەم بۆمبانە ئاراستاکە ئەوەی کە ئەم کاتێشانە ئاراستاکە توانای هەیە لەمەش زیاتر پەلاماری هەرێمی کوردستاندا بەڵام مەسجە دەینێرێ بۆ سەرکردایەتی سیاسی کورد و ڕەنگە بە دیاریکراویش بۆ لایەنێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان پێی دەڵێ سنوورەکانت دیاری کراوە سیاسەتەکانت دیاری کراوە هەرێمەکەت دیاری کراوە توانات دیاری کراوە بۆیە ئەو سنوورانە تێپەڕێنن ئەمەی ئێستا دەیتوانین بە چەند موشەکە ڕەنگە دووسبەی بە هەزاران موشک هەرچیتان هەیە خاپوری بکەیت کەواتە دەبێت سەرکردایەتی سیاسی و حکوومەتی هەرێم و ئادام و دەستگاکانی ئەم هەرێمە لەوە تێبگەن ئێمە لە چی بارودۆخێکی ناهەموارە دەگوزارێن لەلایەک دەوڵەتی تورک پەلاماری کوردستانی داوە بەشێکی خاکەی داگیر کردەوە ڕۆژانە خەڵکی ئێمە لە گوندەکان ئاوارە دەبن و خەڵکی ئێمە دەبێتە قوربانی بەردەوام موشکباران لە شوێنی ترەوە ڕووی لە هەولێر و ناوچەکانی ترە قەیرانی خۆمان لەگەڵ بەغدا قەیران لە ناو خۆمانە دەبێت سەرکردایەتی سیاسی حەکیم و سەرکردایەتیە کە غەمی کەس و غەمی حیزبی نەبێ غەمی قوارە و نەتەوەی هەبێ دەبێ ورتر بیر بکاتەوە و ژیرانەتر بیر بکاتەوە و بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و ئەم قوارەیە بخاتە سەروی بەرژەوەندەکانەوە بۆ ئەوەی بتوانێت کە حکمێکی ڕەشید و بتوانێت دەسڵاتێکی دادپەروەر و بتوانێت دەسڵاتێکی خزمەت گوزار بەرقەرار کات بەداخەوە دەڵێمن تا سعات 9 شەو پێشەوەی داخلی ئەم بەرنامەیە بین وام دەزانی کەسە یەکەمەکانی ئەم وڵاتە بە تایبەتی حکومەت و ئەوانەی کە لە پشتی ئەم دۆخەوەن پێم وابوو لە بری پیرۆزبایی جەژنە پەیامی خۆش و مژدەی خۆش دەدەنە خەڵکی هەرێمی کوردستان چکە کاک زاناجان پیرۆزبایی بۆ کەسێک کە خانەنشین بێ موچەکەی وەرنەگرت بێ فەرمانبەرێ بێ موچەکەی وەرنەگرت بێ نا خواردنی جەژنی بۆ
دەکڕێ وانە شیرینی جەژنەی پێ دەکڕێ وانە دەتوانێت 2 کیلۆ گۆشت بکڕێ بۆ مناڵەکانی وەنە دەتوانێت جلوبەرگ ئامادەکە بۆ خانەوادەکەی کەواتە بەڕاستی ئەو پیرۆزبایانە هیچ ئەرزشێکی نییە تەنها شتێکی معنەویە بەداخەوەی من بینیم پەیامێکی دڵخۆشکەر نەبوو هەم بۆ ژیان و گوزەرانی هاوڵاتیانی ئێمە و هەم بۆ ئەو دۆخە چەق بەستووە سیاسی کە لە ئێستا حەسەن باسی ئەوەت کردوتت کە ئەمە پەیامێکە بۆ لایەنێکی سیاسی کە حدودەکانت دیارە سیاسەتەکانت دیارە ئەگەر بێت و ئەم عینادیە بەردەوام بێت پێتوانی کاریگەری لەسەر کۆی قەواری هەرێمی کوردستان و ژیان و ژیاری خەڵکی کوردستانی ژێبێ بێگومان یعنی تا دێت ئەگەر ئێمە زۆر ورد خوێندنەوە بۆ قەواری هەرێمی کوردستان بکەین و بۆ ئەو سیاسەتە هەڵانەی کە ماوەیەکی زۆرە کاری لەسەر دەکرێت هەڵسەنگاندنی درستی بۆ بکەین پێمان دەڵێ ئێمە لە بەڕەکەی خۆمان زیاتر پێمان درێژ کردووە و هەنگاوەکانمان هەنگاوی دروست نین و خوێندنەوەیەکی واقعیمان بۆ هاوکێشە عێراقیە هەرێمایەتی نێو دەوڵەتەکە نەکردووە و ئەم پەیامانە تا سەر بەم چەشنە بەردەوام نابن یعنی ڕەنگە ئەمە قۆناغێک بێت و دوور نییە لە ئایندە ئەم مەسجانە تونتر بن و کاریگەرتر بن و زیان بەخشتر بن بۆ قەواری هەرێم و بۆ خەڵکی کوردستان کەواتە لێرەوە پێویست دەکات سەرکردە سیاسەکانی کورد و یان ئەوەی لە حکوومەتی هەرێمەیە ئەوەی کە ئێستا بەشێرە زۆری دەسڵاتی هەرێمی کوردستان لە بەردەسێتی دەبێ ورتر مامەڵە بکات لەگەڵاو کێشە عێراقیەکانە یعنی ئێمە تەماشاکە لە ڕووی هەرێمی کوردستانەوە دەیان قەیرانمان دروست کردووە مامەڵەکردمان لە ئاستی هەرێمایەتیە مامەڵکردێکی دروست نییە لە ئاستی عێراقیشە ئێستا ئێمە بەشێکمان بۆتە بەشێ لە کێشەکان لە عێراقا و دەبێ سنوورێک بۆ ئەم هەنگاوانە دابنێ و هەوڵبین کە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان ڕەچاو بکرێ و بینەوە ئەو هاوکێشەیە لە هەرێمی کوردستان هەیە هەوڵدەین سازان بکەین هەوڵ بکەین دەرگای گفتوگۆکان بکەینەوە هەوڵ بدەین ژیان و گوزەرانی خەڵک چاک بکەین هەوڵ بین لە ئاشتەوایی بەرقەرار بکەین چونکە واقعەکەیە ئەویش ئەو واقعەیە جگە لە سازان و جگە لە پێکەوە کارکردن ئەم هەرێمە ئەو عێراقا بەڕێوە ناچێتەنانێت بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاستی ئێساگە و دۆخە یەکسانە کەواتە پێویستە ئەم هەموو هەڕەشە و مەترسیانە هەیە بۆ تەناساتێکیش ئێمە ڕاچەڵێکێن و بە ئاگامان بێن بۆ تەنها خەڵکی متەوەست ینی خەڵکی ئاسایی ئەوەی کە ژیان و ژیارێکی متەوەستیە ڕاستڵەچێنێ بۆ بەرپرسە باڵاکان ڕناسڵەچێنێ بۆ ینی ئەمە پەیامی یەکەم نییە ئەم موشک بارانکردانە تازە نییە بۆ هەرێمی کوردستان و شاری هەولێر کاک زانایانی بەداخەوە هەندێک بەرژەوەندی کەسی و هەندێک بەرژەوەندی حزبی و هەندێک تێگەیشتن هەڵە لە هاوکێشەکان کە بە دەوروبەرمانە دەخولێنەوە و ئەمە وای کردووە گوێ لە هەندێک مەسج نەگیرێ گوێ لە هەندێک پەیام نەگیرێ تۆ مەسەلەن تو چادێ خاکت داگیرەکە بەدەیان و سەدان کیلۆمەتری داگیر کردووە باشە ئێران بە ڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ هەڕەشە لێەکە باشە لە بەغاوە لایەن هێزی دیاری کراوە و ئاراستەی دیاری کراوەوە تۆ بارانەکری باشە لە ئاستی هەرێمی کوردستانە دوو هێزی سەرەکیە لە ئێستادا پەیوەندەکان گەیشتونەتە ئاستێکی زۆر ئالۆز خەڵکی کوردستان گلێ من دوێنە لەم بازاڕی سلێمانیە کاسبکارێکم بینیوە کە قسەی لەگەڵم کردووە لەسەر وەختی لەسەر دۆخی ئەرێمی کوردستان ئەڵێ من گەیشتومەتە ئەو قەناعەتەی عەرەبێک لە بەسرەوە بێ حکمڕانیم بکات چونکە گەیشتومەتە ئەو قەناعەتەی ئەم دەسڵاتە ڕاستم لەگەڵا ناکاوە ئەم دەسڵاتە ئایندەیەکی گەشت بۆ خۆم و مناڵەکەم دابین ناکە کەواتە بۆ منێ کە کاسبکارم بنزینم نەبێ موچەم نەبێ ژیانم نەبێ ئەوانم نەبێ هەر کەسێک بێ حکومکە گرنگەوەیە پێداویستەکانی ژیانم بۆ دابینکە ئایا هەر بەڕاست ئەوەی من تۆ پرسیارێکی جددیە هاوڵاتیەک کرێکارێک کاسبکارێک فەرمانبەرێک لەم ڕاستیە تێبگا کەی دەسڵاتدارە یاعی من کاکزانە بە هەموو قەناعەتمەوە لە مەغریبەوە دانیشتمە بەسەر کەناڵەکان و پێم وابوو دەسڵاتداران لە مەرێمەکانێکە پەیامێکیانە بێ پەیامێکی بەداخەوە ینی پەیامەکانی لانیکەم ساڵان ئەگەر بە زۆرێک لە زۆرەکان فەیکیش بوونە بەڵام باسیەک ڕیزیتیا بەوەنیە ئێستاکە هیچ لەو پەیامانیتیانیەوە هیچ شتێکی دڵخۆشکەریتیانە کەواتە ئەوەی بڕیار بەدەستە لە وڵاتە نیازی ئەوەی نییە ینی ئاوێک بەسەر ماگرەدا بکات و دۆخیشی نوێ و خوازرا و باش بۆ خەڵکی کوردستان فراهم گفتگۆ زیاتر لەسەرەکەین حەسەن کاک شوان ئەم کاتت باش ینی
بەڕێزت لە شاری هەولێری ئەوە جاری چەندەمە ینی موشکبارانی کۆمپانیایی کار دەوروبەری هەولێر ناو هەولێر ینی ئەوانە ئەکرێ ئەم پەیامانە بە تایبەتی لەم شەوی جەژنەیە چیمان پێیاڵێ؟ سپاس بۆ جەنابتان پیرۆزبایی جەژن لە بینەرانی کورساتی عزیزەکەم لە جەنابەت پیرۆز بێت جەژن بۆ بەڕاستی من لە ڕێگای هاتن بۆ کورسات بۆم هەواڵەکەم بیست کە شەکبارانی دەوروبەری هەولێر کراوە لە ڕاستیە کوردستان و بە تایبەتیش لەم قۆناغەیە هەرێمی کوردستان کۆمەڵێک لەژێر کۆمەڵێک فشاردایە پەیامی ئەم موشەکانە و ئەوانەی ڕابردووش و ئەوانەی لە داهاتوش کە دەکرێ من پێم وایە پەیامەکان ڕوونن ئاشکران و ئەو پەیامانن کە دەبێت کورد ڕازی بێ بە ئەو بارە وەزعی کە هەیەی لە عێراقا و بیر لە هیچ شتێک نەکاتەوە و هیچ علااقاتێکی دەرەچی نەبێ و ڕازی بێ بە داگیرکاریەی کە هەیە و کار لەسەر هەنگاونان بۆ باشترکردنی هەرێمەکە و چوونە پێشەوە و نزیک بوونەوە لە ئامانجەکان نەکات. ئەمانە ئەو پەیامانن کە وڵاتانی دەوروبەر کە وڵاتانی داگیرکەری کوردستانن پێمانەڵەن. لە ڕاستیە من دوو بۆ چوون گەڵاڵاکەم لەسەر ئەم پەیامانە هیچکان ئەوەیە کە ئەکرێ ئێمە زۆر بەلاواز تێبگەن و هەر دەقەیە بیانەوێ موشکبارانمانکەن و دەست درێژی بکەنە سەر سنوورەکانمان و هەرێمەکەمان و لە هەمان کاتە ئەشکرێ ئەمانە ئەم پەیامانە ئەوە بن کە هەرێمەکەی ئێمە هەنگاوی گەورەی نابێ بۆ پێشەوە چوو بێت لە ڕووی علااقاتی نێودەوڵەتی کاکشوان هەنگاوی گەورە وەکو چی مەسەرن ئەوەی لێ بخوێنی تۆ بەڕێستان وەکو هەمووکو سیاسیەک ئەمەکو چاودێرێکی سیاسی مەسەرەن لە چ بوارێکە هەنگاوی عملی دراوە تاکۆ هەرێمە باتە پێش قسەکەی من بەڵێ قسەکەی من ڕوونە ئەڵێم لەم دوو حالەتەیە هەرێمەکەمان ئەبێتە مستەهدەف لەم دوو حالەتەیە حالەتی یەکەمیانەوەیە کە زۆر لاواز بین و دەستەمۆ بین واردەقێ بیانەوێ وەکۆڵێ هێرش بکەنە سەرمان حالەتی دووەمەوەی لە حالەتێکە ئەم پەیامانەمان بۆ دێکە هەرێمەکەمان هەرێمێکی پتە و یەکگرت و یەکڕیز و یەکدەنگ و ئاستی بژێوی ژیان لە ئاستێکی بەرز بێ و هەنگاوەکانی کەیسی نەوت و غاز و ئەو مەسەلە علااقاتە نێودەوڵەتیەکان لە پێشەوە بن و ئەمانە بە پەیام بۆمان بنێرن. بەڵام من هیچ گومانم نییە ئەوەی یەکەمە هەرێمەکەمان هەرێمێکی لاوازە هەرێمێکە کە بەڕاستی نەخەمڵیوە و بەداخەوە لە 32 ساڵی ڕابردوو ئەو هێزە دەسەڵاتدارانەی کە ئیدارەی هەرێمی کوردستانەکەن نەگنەیان توانیوە لە ئاستی قۆناغەکە و بەرپرسیارەتی بن بەڵکو زۆر بۆ دواوە چوونە بەڵکو ئەوەی کە دەبوو بیکەن نەیان کردووە ئەوەی دەبوو نەیکەن کردویانە لەبەرەوە هەرێمی کوردستان وەکو نووسەر و مێژونوسی گەورەی کورد مامۆستا جەمال نەبەز ئەڵێ دیلی جوگرافیای خۆیەتی واتە جوگرافیای کوردستان لە شوێنێک هەڵکەوتووە کە چواردەورەکەی هەمووی داگیرکەر و دوژمنت و کۆمەڵێک نەتەوەن کە لە ئاستی پێشکەوتندا نین و لە ئاستێکی دواکەوتویدان کاکشوان ئەگەر بەراورد بکەین ئێمە کۆمەڵە قەیرانی جۆرا زۆرمان بینیوە تاکە گەیشتوتە شەڕی ناوخۆش ئەمەی ئێستا کە ڕوو ئەدا لە چەقبەستن لە دۆخی هەرێمی کوردستان لە چەقبەستن لە دۆخی عێراق لە چ دۆخێگەچێ مەسەلەن بە بەراورد بە مێژووی سیاسی ئێمە بە مێژووی سیاسی لانی کەم هەرێمی کوردستان لە هیچ وەختێگەچێ یاخود سەردەمێکی جیاوازە و تەحەولاتێکە لە ڕاستیە ئەوەی ئێستا ڕووەدا دەرەنجامی هەڵەکانی 30 ساڵی ڕابردووی هێزە دەسەڵاتدارەکانە لەبەرەوە هیچ زەخیرە و هیچ پێخۆرێکیان حازر نەکردووە بۆ قۆناغە ناخۆش و سەعبەکان بۆیە ئێستا ئێمە کەوتوینێتە قۆناغێکەوە کە بەڕاستی قۆناغێکی سەختە یەکەم لە بواری کۆمەڵایەتیەوە یعنی کوردستان بە بارێکی خراپ و بێ ئومێدیاتی ئەپەڕێ لە بواری سیاسیە هەروەک هاوڕێم حەسەن باران باسی کرد هێز و لایەنە سیاسیەکان لەو پەڕی خراپین بە تایبەتیش هێزە دەسەڵاتدارەکان و ئەو سێ-چوار هێزەی کە ئەمڕۆ پێکەنەری حکوومەتی هەرێمن کە وەکو ئەڵێ قاوەی یەکتری ناخۆنەوە لە قۆناغێکی زۆر مسەجیمی و ناتێگەشتووان و هیچ هەماهەنگی و ئامادەکاریەکیان بۆ پێشهاتەکان نییە کە ئەمە بۆ خۆی کارێکی زۆر ترسناکە کە ئێمە لە هەرێمێکان جوگرافیەکەمان خراپە شوێنەکەمان دەورە دراوە بە دوژمن بۆ خۆشمان هیچ تێگەشتنێکی بەرامبەر یەکتریمان نەبێ و هەر کەس لە ئاشێک لێ بکە و حیزبایەتی تەسک ئێستا لە هەموو قۆناغێک زیاترە
و بەداخەوە خەڵک بێ ئومێدا جاران خەڵک موچەی نەبوو سەری بەرزمان بۆ موچەنەوی ناکەین بەڵام ئێستا خەڵک لە تێدەگا حزب وش هەندێک شەخص لە کوردستان بوون بە خاوەن ملیارەها دۆلار و ملەتەکەشمان ڕەش و ڕوود کەوتووە و حکوومەتەکەش ئێستا ئەوە بینیمان لە ماوەی ڕابرد و وەزیری دارایی حکوومەت یاریەم لەگەڵ حیزبە دەسەڵاتدارەکان کۆ بۆ داوای پارەی لێکردن کە بۆ خۆی ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە ئێمە پێمان وایە ئیفلاسی حکومڕانی هەرێمی کوردستانە کە وەزیری هەرێمەکە لەباری مؤسساتی فەرمی دەوڵەتەکەی بەڕێزت کە لە دەرەوەی ئەو دوو حیزبەی هۆکارەکەی بۆ حیزبایەتێکی ناتەندروستی ئەو دوو حیزبا گەڕێنمەوە بۆ ئەوەیە گەڕێنمەوە ئەو دوو حیزبا هەرچی لە کوردستان کردویانە بە مڵکی حیزبی و ملەتەکەیان قەرزاربار کردووە وەکو خۆیان ئەڵێن 30 ملیار دینار قەرزارین هەرچی بەرووبووم و داهاتی ئەم هەرێمە هەیە ئەیخەنە جیرفانی چەند کۆمپانیا و چەند شخصێک لەناو ئەو حیزبانە و ملت و حکوومەت و هەموو خەڵکیش وەک ئەڵێ جیرفان بەتاڵ چاوەڕوانی مەرحەمەتی حیزبیەکە و عقلێتی حزبیش ئێمە هەمومان دەزانین عقلێتی حزبیش بۆ ئیدارەدانی دەوڵەت و حکومڕانی ناشێ عقلێتی حزبی ناتوانێت گوندێک ئیدارە بدا بە تایبەتی لەم سەردەمی پێشکەوتن و تەکنەلۆژیا و وەکو ئەڵێت تێگەیشتنەدا ئێمە نەمانتوانێت کورد نەیتوانیوە نا ئێمە کوردیان ناکوردیش سەرکردایەتی بەشێک لە سەرکردایەتی ئەم دوو لایەنە دەسەڵاتدارە نەیانتوانیوە وڵام دەرەوەی قۆناغەکان بن لە ئاستی پێویستی قۆناغەکان بن و هەموو ڕۆژ لە دوا ڕۆژ بۆ دواوە ئەچن لە بری بۆ پێشەوە بچن حیزبایەتی و کاکە بە کوردیەکەی با بڵێن کوردستان و مێژوەکەمان و خەباتەکەمان و ڕنج و تێکۆشانی ملەتەکەمان کراوەتە قوربانی چەند کۆمپانیایە کە دەستیان لە بینەقاقای ملەتە ناوە و وەکو ئەڵێ دەیدۆشن و دەیخۆن و هیچ وەکو ئەڵێ چەترێک سێبەرێک زەخیرەیەکشان بۆ ملەتەکە دانەناوە خەڵکیان بێ ئومێد کردووە خەڵکیان چارە ڕەش کردووە نەکبەت کردووە وەکو هاوڕێم وتی پەیامی جەشنانە بۆ خەڵکە نێرن لە کاتێکە موچەی مانگی ڕابردویان بە خەڵک نەداوە کە موچە کەمترین تێچووی دەبێت لە چاو ئەو داهاتە زەبەلاحی لە هەرێمی کوردستانەیە بۆیە خەڵک بێ ئومێد بووە. بەڵێ کاکشوان ئەگەر ڕێمەولات کاک حەسەن ینی ئێمە پێشتر لی ئەومان هەبوو کە لە هەرێمی کوردستان بەرامبەر بەغدا زۆرێک لە چەقبەستووی بۆ دروستکردیان زۆرێک گەمارۆدانی بۆ دروست کردووە. ئێستا لەم ڕۆژانە باسی لەوە کرێت کە شارێک پارێزگایەک ناوچەیەک لەلاەن حکوومەتی هەرێمەوە گەمارۆ دراوە ینی ئەم بچووک بوونەوەانە ینی ئەم گیربوونی گرفت و کێشانە لە یەکتری بەرەو کوێمانە بە خۆی لە ڕاستیە لە دنیا هەر حکوومەتێک من پێشەوەی وەڵامیەوە بۆم و دوو تێبینی بچکمەیە لەسەر قسەکانی برام کاکشوان یەکەمیان باسی لە جوگرافیاکە ینی کورد هەمیشە باجی جوگرافیادا ئەمە تا ئەندازەیەک ڕاستە بەڵام ئێمە نمونەی تریشمانەیە ئیسرائیلە چواردەورەی وڵاتانی عەربی و وڵاتانی ئیسلامی و بەڵامەوەتانێ دەوڵەتێکی عملاق و تەرسانەیەکی گەورەی سەربازی و ئابووری پێکەوە ناوە کەواتە ناکرێت ئێمە هەمیشە پاساو بێنینەوە لاوازیەکانی خۆمان ناکۆچی خۆمان دووبەرەکی خۆمان حزبێنەی خۆمان ڕقی کۆن و تازە بێنین وەڵا بڵێنەوە خەتای ئینگلیزە و خەتای ئێرانیەکانە و خەتای تورکەکان ڕاستەوانە بە شێوەی جاجێ هەمووی مەسلحەتی ئەمە لایەنیشی تر مەسلەی حزب ئێخۆ لە دنیا هەر حزبە ینی چێتە پێش بڕکێ و هەڵبژاردن دەباتەوە بە پێی قەباری خۆی بەشداری ینی شتێکی سەیر نییە لە ئەمریکای شاوایە سە حزبی حاکمە لە بەریتانی شاوایە لە هەموو وڵاتەکانە بەڵام ئەقلێتەکان دەورە بینێ بەڵام جۆری بیرکردنەوە جۆری سیاستکردن جۆری بیرکردنەوە لە بەرژەوەندێک گشتیەکان کێشەی کورد لێرەیە یعنی لەوێ نییە ئللا هەر جوگرافیەکەی زۆر کێشەی بۆ دروست کردووەیان وڵا ململانی حیزبیە لە دنیا ململانی حیزبیە دوێنێ لە فەڕەنسا قورسی ململانی هەبوو لە نێوان دوو حیزبا و دوو کاندیدا ئەمە شتێکی سروشتیە بەڵام کێشەی ئێمە لە سیاستکردنایە کێشەی ئێمە لە کاتێ دەگاتە بەرژەوەندی نەتەوە و بەرژەوەندی حزب بەرژەوەندی حزب لە نەتەوە گرنگترە لامان کاتێ دەگاتە بەرژەوەندی حزب و کەسەکە لامان گرنگترە دەبێت ئەمە بگۆڕین ینی ئەم بیرکردنەوەی ئەم عقلێتە دەبێت نەمێنێ لە ژیانی حزبی و سیاسی ئێمە سەبارەت بەوەی کە پرسیارەکە دێمەوە سەر ئەوە ئێمە لە دنیا کاتێک
ئەزمەیەک دروستە بێ قەیرانێک دروستە بێ ڕووی دەمی خەڵک ڕووی دەمی میدیا لە چێە لە حکوومەتە و لە حکوومەتشا بە پلەی یەکەم لە کەسی یەکەمی حکوومەتەکە یعنی ئێمە ئێستا قەیرانمانەیە زوونێک بەداخەوە کە من دەڵێم بە ناچاری ئێستاکە دەڵێن ئەم زۆنە ئێستا لە بەردەم کۆمەڵی قەیرانی دروستکراوایە چێ بەرپرسە چێ دەبێ وەڵامی ئەم دۆخە بداتەوە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی پێم سەیرە تا ئێستاکە ئەم قەیرانەیە و خەریکە لەو قەیرانانەوە ببێتە کێشەی دوو حیزبی گەورە و کاریگەر لە هەرێمی کوردستانە تا ئێستا ئەم حکوومەتە پەیامێکی ڕوونی نییە بۆ خەڵک بۆ میدیاکان بۆ دۆست و دوژمن بەڵێ کەم و کوڕەکان لێرن چیماسەکان لێرن بەرپرسیارەتەکە لە ئەستۆی چایە یعنی تۆ ناکرێ مەسەلەن قەیرانی موچە کە قەیرانێکی نیشتمانیە بێ لەسەر پارێزگار حسابی بکەیت یان بێ لەسەر بانقێک ئەژماری بکەیت شتیوانیە لە دنیا ئەگەر سەرۆکی حکوومەت ئەگەرە وایە وەک ئەوەی کە مەسەلەن میدیای لەوان نزگ لە سەرۆکی حکوومەتیان بۆ نمونە لە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەگەر کێشەکە لەوایە ئێرە سەرچاوی قەیرانەکانە بەڕاستی دەبێت ڕوونکردنەوە بدەن چونکە ئەو ڕوونکردنەوانەی کە لە ڕۆژانی ڕابردووە لێرە دراوە لەسەر قەیرانەکە بابەتێکی ترن تا ئێستا کە حکوومەتی هەرێم وەڵامێکی بۆ ئەو ڕەخنانە نییە و بۆ ئەو داتا و ئامارانە نییە کەواتە لێرەوە دەبێت بەڕێز سەرۆکی حکوومەت بێتە سەرخەت و بابەتی موچە نابێت تێکەڵ هیچ کێشەیە بکرێ و نابێت تێکەڵ هیچ ململانی بکەێت چکە پەیوەستە بە ژیان و گوزەرانی ئینسانەوە لەم وڵاتە ئەمە گرفتە سەرچەکەی حکوومەت تا ئێستا زۆر موچەکە دابینەکان نە وەڵامێکی ڕوونی ڕووداوەکە موشک بارانەکە من پامنێری کورسات وەرەگرین قسەی لەگەڵەکەی لەگەڵ قارەمان جەوهەر قارەمان سڵاو لێبێ لە کوێی هەولێریت لە ئەو موشەکانات لەکوێوە هاتوون تا ئێستا زانیاریەکان لای تۆ چین زیانە گیانیەکان زیانە مادیەکان لەو شوێنە چین بە دیاریکراوی کەوتونەتە کوێوە بەڵێ لە قەزای خەباتی لە قەزای خەبات لەگەڵمانە قارەمان بەڵێ زانە ئێستا من لە ناحیەی کەورگۆسکم ینی لە دواوەی من کۆمپانیای گروپ کار هەیە کە پاڵاوگەی کاریشی پێدەوترێت ینی کەمێک بەر لە ئێستا دوو ئەمبۆڵاس بە دواوەی من ینی بەم ڕێگادا چون بۆ لای نزیک مەسفاکە لە هەمان کاتدا هێزی ئەمنی لێە ینی لێکۆڵینەوەکان دەکرێتن بە پێی دوایین زانیاریکە هەیە ینی باز دەکرێت هەشت موشک ئاراستەی ینی سنووری قەزای خەبات کراوە قەزای خەبات دیارە نزیک 10 دقە لەم شوێنەی ئێستا قسە دەکەم دوورترە دوانیان بەر مەسفاکە کەوتووە ینی ئەوەی کە زانیاریە تا ئێستا هەیە بەناو مەسفاکە نەکەوتووە بەڵام بە دەوروبەری کەوتووە زیانی مادی هەیە بە پێ ئەو زانیاریانەی کە ئێمە هەمانە و ئەنی تا ئێستا دیار نییە زیانی گیانیشی هەبێت یاننا بەڵام ئەوەی کە ئێمەکو کورسات نیوز دیتمان ینی دوو ئەمبۆڵاس تێپەڕ بوون بێرە بۆ ئەوەی کەەوە نی چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا ڕاگەیاندراوی ڕسمی شەبێ لەلایەن هەم پارێزگای هەولێر و هەمیش ئێستا هیچ لایەنێک قسەی کردووە کاک قارەمان هیچ لایەنێک قسەی کردووە بەڵێ تا ئێستا بە شێوەیەکی ڕسمی هیچ ڕاگەندراوە بڵاو نەکراوەتەوە زانە بەڵام ئەوەی کە هەیە ئەین لە ئێستادا لێکۆڵینەوەکان دەکرێت ینی لە ماوەی ڕابردوش زانە چەند جارێکی تریش موشک ئاراستەی ئەم شوێنە کراوە کە بە دیاریکراوی نزیکەی ماجێک دەبێت بە هەمان شێوە نزیکەی 6 موشک ئاراستەی سنووری قەزای خەبات کراوە بەبێ ئەو زانیاریانەی یاخود ئەوانەی کە هێزە ئەمنیەکان بڵاویان کردوتەوە لە پارێزگای مووسڵەوە موشەکەکان ئاراستە کراون ینی ئەو شوێنانە کراونەتە ئەوەی ئەم شەو لەکوێوەیە مەسەلەنەوەی تا ئێستا زانیاری هەبێ ئەوەی ئەم شەو لەکوێوە ئاراستە کراون تا ئێستاوی زان ئەوەی زانیاری ئەو زانیاریانەی کە هەیە بەڵێ ئەو زانیاریانەی کە هەیە تا ئێستا لە بەرتلە و لە حەمدانیا نی لە سنووری ئەم دوو شوێنە موشەکەکان ئاراستە کراون ینی خەڵکی ئەم شوێنە گوێیان لە دەنجی بووە دەنگەکانی ئێزگار بەهێز بووە بەڵام باز دەکرێت کاتۆشا بووە و بە پێی زانیاریەکان تا ئێستا زیانی جانی نەبووە بەڵام چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا زانیاری زیاتر سەبارەت بە زیانەکان بڵاو بکرێتەوە بەو پێی کە باسم کرد ینی ئەمبۆڵاز لە شوێنەکە هەیە تیم هەیە و هێزی ئەمنی زۆر هەیە لە شوێنەکان ڕێگە نادرێت دەستگار ڕاگەیاندنەکان نزیکە و شوێنانە بن کە موشەکەەکانی ئاراستە کراوە بۆیە زانە ینی دوو موشک نزیک پاڵاوگەی کار کە ئەم شوێنەی کراوەتە هیچی بەر شوێنی ئاوادانی کەوتون کاکە قارەمان بەر شوێنی ئاوادانی شوێن نیشتە جێبوونی خەڵک بەڵێ زانە ئێستا لە بەرامبەر من ئەنی ماڵی لێ و ئاوادانیشی لێ بە هەمان شێوە لە دواوەی
مەسپای کاریش بە هەمان شێوە کەورگۆس کە ئاوەدانی لێ و لە دواویش تۆبزاوی پێدەوترێت ئەمش کۆمەلگایەکە و قەرەباڵغە و خەڵکی تێدایە بەڵام موشەکەکان ینی شوێنەکانی ئاوەدانی نەکردوتە ئاماز بەڵام ئەوەی کە هەیە دوو لەو موشەکانە ئەم پاڵاوگەیان کردوتە ئامانج ئەین باز دەکرێت بەشێک لە ئۆتۆمبیل لەم نزیک ئەم پاڵاوگەیە کرابێتە ئامانج و زیانی مادی بەرکەوتی بێت شەش لەو موشەکانەی تر لەسەر زەی بادینان کە پێی دەوترێت لە قەزای خەباتە دیارە لەم شوێنانە کەوتونەتەوە بەپێی ئەوەی کە باز دەکرێت هەشت موشەکە دوای زانیاری ئەوەیە کە زانە تا ئێستا ئەنی هیچ لێدوانێکی ڕسمی نیە هەم لەلایەن پارێزگای هەولێر هەرچەندە پەیوەندیم پێوە کرد بەڵام ئەو باس لەوە کرد کە هەوڵ دەدەن لە داهاتوودا زانیاری زیاتر و ڕاگەندراوی زیاتریان دەبێت بۆیە لێکۆڵینەوەکان بەردەوامە هەم لەلایەن هێزە ئەمنیەکان هەم لەلایەن ئەو تیمانەی کە سەرقاڵی ئەوەن کە لێکۆڵینەوە بکەن لەسەر ئەو موشەکانەی کە لە چ شوێنێک ئاراستە کراون هەرچەندە ئەوەی کە زانیاریانەی کە ڕاگەندراوە لە پارێزگای مووسڵ و لە بەرتلە و لە حەمدانیەوە ئاراستەی قەزای خەبات و دەوروبەری کراوە بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا هیچ هێزێکی ئەمنی بە دیاریکراوی سەربازگەیەک وڵاتانی تر یاخود هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستان لەو شوێنە هەیە جگە لە کۆمپانیای کار نازانە هیچ یاخود هیچ بارەگایەک یاخود هیچ لە سەربازگەی هیچ هێزێکی ئەمنی لەم سنوورە نییە و بە هەمان شێوە لەو شوێنەش نییە کە دەکەوێتە زەی بادینان یاخود ئەو شوێنانەی کە موشەکەەکانی تێدا کەوتوتەوە لەو شوێنانەی نییە بەڵکو لە نزیک باشیکە دیارە هێزی تورکی هەیە و هێزەکانی تورکیا بە هەمان شێوە لەو شوێنانن و بەشێک لە هێزەکانی تری هەم پێشمەرگە و هێزە عراقیەکانیش لەو شوێنانە بوونیا هەیە بەڵام ئەوەی کە ئەو موشەکانە کە ئاراستە کراون ینی شوێنێک نییە کە هێزی ئەمنی لێبێت تەنها ئەوە نەبێت کە کۆمپانیای گروپ کار کە پاڵاوگەی کاریشی پێدەوترێت کراوەتە ئامانج بەو پێی کە موشەکەکان زیاتر ئەو زیانانەی کە هەیە باز دەکرێت زیانە مادیەکان لەو شوێنەیە لەگەری ئەوەی کە باسی شم کرد یعنی دوو لەو ئەمبۆلاسانەی کە ئێمە بینیمان بەم شوێنەدا تێپەڕی و بەرەو پاڵاوگەی کار ڕۆی یان چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا زانیاری زیاتر سەبارەت بە هەم ئەو زیانانەی کە بەداخەوەگە زیانی گیانی هەبێت و هەم ئەو زیانە مادیانەی کە هەیە بە چ شێوەیەکە و چۆنە و لەلایەن هێزە ئەمنیەکان یاخود لەلایەن لایەنە پەیوەنددارەکانی هەولێر ڕابگەێنرێت. سوپاس قارەمان جەوەر کە لە سنووری کەورگۆسکەوە لە گەڵمان بۆی لە شوێنی موشکبارانەکە سوپاس بۆ تۆ قارەمان کاک حەسەن داولی بڕنە جەناب و کاک شوانیش دەکەم ینی ئەگەر هاتما و هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان بەیەکەوە بوونە حکوومەتێکی تۆکمەمان هەبواە هێز و لایەنە سیاسیەکان لانی کەم لەسەر قەزیە نیشتیمانیەکان هاوبۆچوون نزیک بوونە ئەمە ڕوویەدا خۆی لە ڕاستیە هەموو هەرێمێک هەموو وڵاتێک هەموو حیزبێک هەموو کەسێک کۆمەڵێک هێزی هەیە و کۆمەڵێ خاڵی لاوازشی هەیە ئێمە بەداخەوە لە بەرەنجامی ئەو ململانەیە و لە بەرەنجامی ئەو حکومڕانیە کە تەواوی خەڵکی کوردستان پێ وایە کە پڕە لە کەم و کوڕی و لە ئیدارەدانی سیاست و ململانیەکان وهای کردووە خاڵی بەهێزمان نەمێنێ کە خاڵی بەهێزمان نەمێنێ نەیارەکانت هەوڵدەن ئەو بۆشایە بقۆزنەوە و زیانت پێ بگەین یعنی من حەزەکەم سەرنجی ئەوەی بەڕێز و بینەرانیش ڕابکێشم یعنی معقوڵە تۆ دەسڵاتێک دوای ئەم هەموو تێکۆشان و طبعا هەموو حیزبەکان بە تایبەتی هەردوو حیزبی سەرێکی دوای خەبات و ڕەنج و مانوبوونێکی زۆر ئێستا ئەم هەرێمە گەیشتوتە ئەم قۆناغا لە بەرەنجامی خراپ حکومڕانیکردن لە بەرەنجامی مامەڵەکردن لەگەڵ چین و توێژەکان لە بەرەنجامی ناکۆچی و ململانیە ئێستا خەڵکی حەز بکە بەغدا یاسا لە دژی هەرێمی کوردستان دەرکا و دڵی پێی خۆش بێت خەڵک پێی خۆش بێ هەرێمی کوردستان بردومان بکرێ هاوڵاتیانی ئێمە پێی خۆش بێم هەرێمە خەڵکێکی زۆر زۆر هەیە یعنی بەڕاستی ئەمە ئەمە کارەساتە ینی یعنی من پێم سەیرە حزبی سیاسی سەرکردا دام و دەستگای ئەمنیان هەیە میدیایان هەیە ڕێکخراوی حزبیان هەیە ناوێ بڕۆن ئەوە بکەن بزانن خەڵک چی دەڵێ خەڵک چۆن باسی ئەوەکە ینی کاتێک ئەو یاسایی دادگای باڵا دەرچوو بۆ مەسلەی نەوت و گاز سێ بەشی خەڵکی کوردستان پێی خۆش لە ئەساسیشە زیانی هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ قوارەی هەرێمی کوردستان بەڵام خەڵک ئەوەندە گەیشتوتە ڕادەیەک لە بێ ئومێدی ئەوەندە ئازار دراوە دەسڵاتی دژمنەکەی پێ خۆشە ینی هەندێک جار من خەڵکم بینیوە لەم ڕۆژانەیە خەڵکم بینیوە ئەڵێ من پێم خۆش عەرەب بێ حکم بکات
بۆ یەک جار ئەڵێم عەرەبێ دێ حکومەکە و ئەوە داگیرکەرەوە بەڵام کە تۆ بە ناوی کوردایەتیەوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەژێر ئاڵای کوردستانە بە ناوی شەید و تێکۆشەر و مانوبوون و شۆڕشەوە نەتوانی موچەی فەرمانبەرەکانم بدەیت نەتوانی پێداویستیەکانی ژیانی بۆ دابینکەی جارێک ئەزمەی عیلاج و داو دەرمانە جارێک ئەزمەی بنزینە جارێک ئەزمەی هەڵبژاردنە یعنی بەڕاستی من تێناگەم یعنی بۆ هێزە سیاسیەکان ئامادەییان تێدا بێ بچن لەگەڵ نێارەکانمان لەگەڵ دوژمنەکانمان گفتوگۆکەن یعنی مەسەن بۆ نمونە ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێم نەچووە تورکیا ناچێ بۆ بەغداش بۆ جەنابی نایە بۆ سلێمانی مەسەن بۆ نایەتە سلێمانی ئەم گفتوگۆیش لە سلێمانی بکات یعنی بۆ چێتە بۆچی هۆکارەکە چییە؟ هۆکارەکە هەمووی ململانەی حیزبیەتانی کە بەداخەوە بەشێکی ڕگوڕیشەیەکی مێژووی هەیە تا ئێستاکە هاتووە وەکو نەریتێکی بۆ ماوەیی ماوەتەوە ئەمە هەموو وە بیریشان نەچێ هیچ هێزێکی سیاسی ئەمە بۆ هەموو هێزەکانە هەمومان وەک دەوتری لە یەک کەشتیین سبەینی ئەم کەشتیە کون بێ و بکەوێتە دەریاوە ئەوانەی کە هۆکاری ئەم دۆخەنیشە خۆیان پێش هەموو کەسێ دەخنچێن دەبێت لەمە تێبگان ینی تۆ حکوڕانی چیەکەی هی خەڵکەکەتەکەی تۆ خۆت بە ڕێبەری چێزانی هی خەڵکەکەت جا ئەگە خەڵکەکە لێ ناڕازی بێ ئەگە خەڵکەکە بەگلەی بێ ئەگە خەڵکت بێ موچە بێ ئەگەر خەڵکەکەت بێ خزمەت گوزاری بێ بەڕاستی ئەمە لە دنیا کاکزانە شتێک نییە ئەم بیرکردنەوە ئەم شێوازە و ئەم مۆدێلە لە بەناو حکوڕانیە لە وڵاتی ئێمایە لە وڵاتەکانی تررا نییە لەبەرەوەی تۆ ئەگەر هەمومان بیرمانە لە نەوەتەکانە کە هیچ داهاتێکی نەبووە هەرێمی کوردستانە مامۆستای 6 مانگ ساڵی موچەی وەرناگرن ئەو جاش ئامادە بوو دێ بە دێبگەڕێ بۆی وانە بە مناڵانی کورد بڵێتەوە ئەو کە پێشمەرگەیەک ئامادە بوو بە بێ موچە بڕە خۆی بە شەیدان بدا خەڵک کە ئەزمەیە کێشەیە ڕووی دەکرد خەڵک مانی گرت خەڵک دەمی خۆی بەستەوە بۆی هێز ببەخشێتە حکومەت و هەرێمەکەی بەڵام ئێستا ئەو خەڵکەتانی خۆ دەبێ بپرسیتەوە خۆ دەبێت لێکۆڵینەوە بکەیت خۆ دەبێت ناوەندێکی استراتیژی هەبێ لەم هەرێمە لێکۆڵینەوە لەم دۆخە بکە ئەم خەڵکە ئێمە بۆ گەیشتوێتە ئەم حاڵەتەکە تۆکمەیەکە بواە ئەمە ڕووی نەئەدا نەڕوێ ڕووشی بدایە کاریگەری نابوو چونکە حکومەت و حیزب و خەڵک یەکگەنگ و یەک ڕەنگە بوو و هەڵبێستی ئەبوو و خۆپشاندانەکرا و ناڕەزایی دەرەبوو و میدیاکان هەمووی بە یەک ئاراستە ئیشیە کرد و دەرگاکان بەڵام ئێستەوە هاکراوە ینی من پێت دەڵێم دوێنێ لە بازاری سلێمانی خەڵکم بینیوە دەڵێ پێم خۆشە عربێک لە بەسرەوە بێ حکومکە کاکەمە بەڕاستیە بێ من پێم سەیرە ینی دەسڵات هیچ لە جوڵەیەک ناکە هیچ تەنها بۆ سلێمانی ڕاستیان بۆ تەواوی شار و شارۆچکەکە بۆ هەمووی ڕاستە بەڵام ڕەنگە ئەو نەفەس و ئەو مەجای قسەکردن و ئەو ئازادیە ڕەنگە لێرە هەبێ لە شارێکی تر نەبێ لە ناوچەیەکی دیاریکراوی تر نەبێ ئەوەی لێرە هەیە ڕەنگە لە کەرکک نەبێ ڕەنگە لە هەولێر نەبێ ئەمەم حاڵەتەکان جیاوازە بەڵام تەواوی خەڵک ناڕازیە دەبێ بێ معالەجەی ئەم ناڕازی ئەمە بەوە ناکرێت بە گوتاری تون بەوە ناکرێت بە قوڵکردنەوەی کێشەکان بەوە ناکرێت بڵێ من گەورەم و تۆ بچوشی چونکە واقعەکە یەکات زانە ینی من لە یەکێ لە کەناڵەکانی تریژۆ باسی ئەوم کرد ڕاستە ئێمە نەتەوەیچین و هەرێمیشین بچوچین لە ناو دەوڵەتێکی فیدراڵە بەڵام بەڕاستی بۆ ئەم قۆناغا ئەم هەرێمە پێویستی بە دیموکراسیەتی تەوافقی هەیە لێمان تێک نەچێت و واقعەکەیە من پێم خۆش نییە تۆ پێت خۆش نییە و نیشتمان پێ خۆش نییە بەڵام فەرز بووە کە بە شەڕی ناوخۆ هاتووینە بە کۆمەڵی هاوچێشەی سەختە هاتووینە تا ئەندازەیەک دوو زۆرمان هەیە و ناکۆکی مێژووی هەیە و جیاوازی بیرکردنەوە هەیە کەواتە دەبێت لەمە تێبگات ئەمە بۆ پارتیش وایە بۆ یەکێتیش و بۆ هەر هێزێکی دەبێت لەمە تێبگا نەیە تۆ ئەم هێزەکەی تر بسڕێتەوە و بێن هەموو خاڵی بەهێزی خۆمان بەهێزتر بکەین و یەکدەنگتر بین و بێن کێشەکان چارەسەرکەین و تاکو کێشەی خەڵکی کوردستان چارەسەر نەکەین ئەو ملەتە قارەمان و ئازایی لە پشتمان نەبێت هیچ هێزێک هیچ حیزبێک ناتوانێت لە دەرەوەی هەرێمی کوردستان سەرکەوتوو بێ ئەمە معادلەیەکە دەبێت هەموو هێزێکی سیاسی بیزانێ ئەگەر ئەم ملەتە دڵسۆزەی کە دوێنە کوڕەکانی بە کوشت دەدا بۆی کە دوێنە ماڵ و سامانەکە یەکرد بە قوڕجی شۆڕشا لە پشتت نەبێ هێزی دنیا لە پشتت بێ سەرکەوتوو ناکە حەسەن ئەگەر ڕێمۆلات کاک شوان ینی هەمانە و پرسیارەی لە کاک حەسەنم کرد ئەگەر بەهات بایە هێز و لایەنە سیاسیەکان یان لانی کەم خەڵک ئاشت بکرا بایەوە لەگەڵ حکومڕانی هەرێمی کوردستان ئەم دۆخە دروستە بوو ئێستا ئەمە هەموو چەند ڕۆژجارێک شایەتی موشکبارانکردنی ناوچەیەکی کوردستان بین مەسەلە لەبینین جگەلەوەی ئەم شەو ڕوویداوە ماوەی ڕابردوو بە ئاشکرا فڕۆکە جەنجەکانی تورکیا بینین خەڵکی ئێمە شەهید دەکا کەسمان قسە ناکەین ینی
لە چیەوە سەرچاوی گرتووە؟ وڵا پرسیارێکی قورسە بەوەی کە من بۆ خۆم وەکو کادیرێکی حزبی زەحمەتکێشان لایەنی کەم 25 ساڵە ڕەخنە لەم دەسەڵاتە ئەگرم. بەڕاستی خۆزگای سە کادیرێکی پارتیش لێرە وایە بۆی پێمان بوو تا ینی ئەم دوو حزبە بەرنمەیان چییە بۆ ملەتە؟ ئایا هەتاکو چارەنووسی ئێمە هەتاکو ئەوان کورسیەشان بمێنێ شەڕی یەکتریەکەن و پشگیری لە گەندەڵیەکەن و نەعەدالەتی لە کوردستان بەرپاکەن یان ئەوە تا هەتا ئەم هەرێمە و ئەم تەجروبەیە جاری چکە بە شکستێکە سپێرن و بەشێک لە سەرکردەکان ئەوانەی کە لە بانقە جیهانیەکان پارەی زۆریان دزیوە و دایان ناوە کۆیان کردوتەوە چنەی خۆن. ئێستا بەرەو کام ئاراستەیە کاکشوان ئێستا بەرەو کام ئاراستەکە پێکەوەن بەرەو کام ئاراستەیە ینی بەرەو ئەوەیە کە شکستێکی تر بەسەر هەرێم بێت. ئاخر جاری چکە لەم کەناڵە پێم تراوە تۆ زۆر ڕەشببینی من ڕەشببین نیم بەڵام واقعەکان نەبینم. مەبەستمەوە بوو قسەکەم تەواوکەم ینی ئەم دوو هێزە کە حکوومەتێکیان پێکێناوە ینی بەتەمای چین بەو خەڵکە بڵێن ئێمە پاش 5 ساڵی تر 10 ساڵی تر ئەتانگەێنین بەم ئامانجا چونکە بەڕاستی خەڵک بێ ئومێدا ینی خەڵک تەواو بێ ئومێدە لەوەی کە من ویستم کاک حەسەن هەندێشتی ورژان خەڵک جوابی دایەوە کاکە لەم هەڵبژاردننی دەی 2021 یعنی 120 خەڵک دەنگی داوە ئەویش ئەو خەڵکانە هەنێکی بە زۆر براوانێکی بە پارە براوانێکی ینی خەڵکێکی زۆر کەم بە قەنەعەتەوە چۆتە سەر سندوق و پەنجەی بە مەرەکەبا کردۆ دەنگی داوە بەم هێزانە. یعنی ئەم هێزانە کەی ئەگەڕێنەوە بۆ ڕای خەڵک بۆ شەفافێت بۆ دیموکراسی یان با بڵێن بە قسەیەکی بازاڕی تر بڵێن یعنی شایعتر بڵێن کێ مێزانە تێرە خۆن لە دزینی قوتی ئەم ملەتە. بەس نییە کاکە ئەو هەموو کۆمپانیە زەبەلاحەوە مەشاریع و ئەو هەمووتان بردووە بگەڕێنەوە بەسە ینی ئیلا دەبێ قەزیەکە و ملەتەکە و هەمووی تێکچێ اینجا دەسی لێ هەڵەگرن. لە ڕاستیە بەڕێزم ئەگەر تۆزێک دەرفەتم بدەیتێ هەموومان نەزانی قسەی جوان بکەین هەموومان نەزانین دروشمی جوان هەڵدەین بەڵام قسەکە لەوەیە ینی ئێمە هەتاکەی شایدی دۆخی خراپی هەرێمی کوردستان بین. ئێمە لە کۆنا لە شۆڕشایەنوێت شۆڕشەکەمان لەسەر دوو فاکتەر ئەڕوا بەڕواوە زاتی و ناوخۆی و دەرەچی بابەتی و زاتی عاملی دەرەچی لەبار بێ ئێمە هەنگایی باشە نین خۆشمان جوڵاکەین. کوردستان لە دوایەوە توی 32 ساڵ تێپەڕیوە دەیان و بگرە سەدان ئەوە ئۆڤەر هاتۆتە پێشەوە بۆ ئەم ملەتە بۆ دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ڕوخانی سەدام وەزعی خراپی عێراق وەزعی خراپی ئێران ڕوخانی سووریا و وەزعەکەی لەوێ کێشەکانی تورکیا ئەمانە هەمووی فرسەت بوون کە ئێمە وەکو ملەتێک کە بەڕاستی وەکو باسم کرد ینی ڕاستە ئێمە جوگرافیەکەمان خراپە هەنگاوی باش بنین بەڵام کاکە ئێمە بۆ خۆمان کە خراپین و ئیدارەیەکی سەقەتمانەیە و کۆمەڵێک مافیا دەستیان لە بینەقاقای ئیقتصادی ئەم هەرێمە ناو تاڵان و بڕۆیەکەن خەتای تورکچیە خەتای عەرەبچیە خەتای فارسیە کاک حەسەن باسی ئیسرائیلی کرد کاکە ئیسرائیل بنگرۆنیان هەبوو ئیسرائیل جوولەکەی یعنی با نمونەیەکتان بۆ باسکەم لە عالەمە سێژەم خۆراک بوو بە دووژەم خواردن ئەزانی ئەمە جوولەکە داهێناوە لە عالەمە کاتێک لە چلەکانە کە دەوڵەتیان دروست کرد دەوڵەتی ئیسرائیلیان دروست کرد هەرچی جوولەکە لە عالەمە بوو لە جاتی سێژەم خواردن کردیان بە دووژەم ژەمێکیان کردە ناو سندوقی دروستکردنی دەوڵەتەکەیانەوە جا پاشان بەڕاستی ئەو ئیرادەیەک لە سوڵتەی سیاسی لە ئیسرائیل هەیە لە کوردستان بوونی هەیە ئێستاش سەرۆکێکیان لەبەر گەندەڵی چەند هزار دۆلارێک وا لە ژوورەوەیە ئەوە لە کوردستان هەیە لە کوردستان تا ئێستاشی پێوە بێ کەسێک گیراوە لەبەر گەندەڵی و دزی بڵێن ئەوە فڵان کەس دزی کرد و گیرا و ماڵی ملەتی برد و ئیجراعاتی لەگا کرا بە پێچەوانەوە ئێستا شانازی بە دزی و بە دەوڵەمەند بوون و بە کۆمپانیا زەبەلاحەکانەوە کرێ بەرەوە ئێمە ئەزانی چۆنە بۆی یەک دەرفەتی بچووکم بدەیە ئێمە ناڵێم یعنی تەواو کۆتایی وەکوڵێ مەسافەکە و کۆتایە تۆ هەرێمەکەمان لە ناوچەیە کۆمەڵێ هۆکاری دەرەچی هەیە ئەمان پارێزێ باشە ئەو هۆکارانە تا ئێستا درێژەی هەیە ئەمە یەک ئەمە بەدەلیلی ئەوەی ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند مانگی ڕابردوو نوێنەری وێنامی بلاسخار لە عێراق پامێکی نرد بۆمان وتی بابە ئێوە وریابن ئێمە شتێکتان پێڵێن ئێمە شتە بینین ئێوە وریابن دوو لە دوای ئەوان
لە هەولێر چەند قونسولگەریەک وابزانم 6 قونسولگەریە پامێکە دەنە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمەڵێن ئێوە پێویستە هێزی پێشمەرگە یەک خەنەوە خۆتان ڕێک خەنەوە قۆناغێکی نوێ بەر ڕوتانە بێتەوە باشە ئۆکەی ئێستا گۆڕانکاریەک لە هاوچێشە سیاسیەکان هەیە لە معادلەی نێودەوڵەتی مەسلەی غاز هاتۆتە پێشەوە ئەم پرسە پرسێکی زۆر چارن و ساسە ئەگەر بێت و هەرێمی کوردستان بە یەکگرتووی بە منەزەمی بە شەفافی بە ڕێک و پێچی بە نیشتیمانیانە چونکە قەرار بوو پرسە نیشتیمانیەکان کەیسە نیشتیمانیەکان بە کۆدەنجی بکرێ و بگەڕێنەوە بۆ ڕای خەڵک بۆ حیزبەکان بۆ ڕۆشنبیران بۆ نوخبە بۆ شارەزایان ئەگەر ئەمە نەکەین بەڕاستی باجێکی گەورە دەین ئەو کاتە گلەی لە کەس نەکرێ بەڵکو گلەی لە دەسەڵاتدارانی هەرێم دەبێ بکرێ ڕخنیان لێ بگیرێ ناکرێ جان بەڵێ دواسەرنجی خۆتم پێ بڵێ بە کورتی کاتی بەرنامەکەم کۆتایی پێهاتووە بڵێ وڵا حەزەکەم ئەگە پرسیارێکە تەبێ بیکەم چکە من زۆرم قسەکە نازام بەبەستمەوە گەوەکو دواسەرنجێک شتێک بێ من لێم نەپرسی بیت ینی لە کۆی قسەکانە دۆخەکە بەرەو بەکوتی دۆخەکە بەرەو کوێ هەنگاوەنێ ئەمە ئەم سینناریوانە ئەم موشک بارانکردانە ئەم دەستبادانانە دۆخی هەرێم بەرەو کوێ بە زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم باشە ینی ئەکرێ ئەگەر بێت و سەرکردایەتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بە پلان و پرۆژە یەک بە یەکگرتووی بچنە پێشەوە من گەشتبینم شتی باشە کرێ بەڵێ سوپاس دەکەم کە حەسەن دواسەرنجت بەڵێ من دەڵێم هێشتا مەجالێک ماوە بۆ ئەوەی ئاشتەوایەک دروست بێت من بڕوا ناکەم بە هەموو کەم و کوڕەکانشەوە خوانە خواستە بیر لە دابشکردنی ئەم هەرێمە کرابێتەوە یان بەرەو ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەگەڕێەوە بابەتێکی ترە چی دەوترێ بەڵام هێشتان بای ئەوە ماوە هێزەکان لە ئاستی باڵا بیر لەوە بکەن و بە تایبەتی هەردوو هێزی سەرەکی گفتوگۆکانیان دەست پێ بکەن و خاڵی یەکەم متمانەی ئەو ملەتە بگەڕێنەوە بۆ خۆیان بۆی پشت و پەنایان بێ چکە ئێمە لە بەردەم کۆمەڵی ئاڵوگۆڕ و قۆناغی ڕەنگە سەختا بین پێویستمان بەوەیە ملەتەکەمان پێش هەموو خەڵکێک ملەتەکە لە پشتی ئەم دەسڵاتە بێ و لە پشتی ئەم قوارەیە بێ و لە پشتی ئەم هێزە سیاسیانە بێ بۆیە من ئومێدەکەم لێرەوە داوا لە بەتایبەتی هەردوو هێزی سەرەکی دەکەم لەم ڕۆژانە ئەوەی نەچووە بچێ پەیامێکی ئاشتەوایی لانێکم لە ختامی جەژندا بێگومانەگە لە ختاموها مسک بێت هەر ئەوەی پەیامێکیان هەبێ بۆ ئەوەی مام جەلال ئاسایی بچن لەو هینە بێنە خوارەوە لەو عەرشە بێنە خوارەوە و بچن لە پێناو خەڵکی کوردستانەوە لە پێناو ئەم هەرێمەوە لە پێناو دایک و باوکی شەهیدان و مناڵانی شەهیدانە گفتوگۆکانیان دەست پێ بکەن و ملەت ئاشکەنەوە و پێداویستی و ئەوەی هەیە بە ڕازگۆیانە یانی کاک زانام خەڵک متمانەی نەماوە دەبێ متمانە بگەڕێنەوە دەبێ ئەو پردەیکەوە درزی تێکەوتووە بەرەو ڕۆخانە ڕوا لە نێوان خەڵک و حیزب و هەرێمە دەبێت دروست بکرێتەوە ئەمەش بە متمانە بە ڕازگۆیی ئەو کاتە بەرنامەی تریشدا بنێ بۆ ئەوەی لەگەڵ عێراق چۆن مامەڵە بکرێ یاعی تۆ مەسەن بۆ بڕۆی لەگەڵ تیاری سەدە ڕێککەوی یان بۆ بچی لەگەڵ ئیتار ڕێککەوی لایەنێکی سونی ڕێککەوی ئامادە نەبی لەگەڵ خۆتانە ڕێککەون کە من هەر گەشتبینم ڕەشببینیم بۆ ئومێدەی کە ئایندەی ڕۆژانی داهاتوو شتی خێر ڕوو لە هەرێم بکە ئینشاءڵڵا سپاس بۆ بەڕێز حەسەن بەرام چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێز شوان محەممەد ئەندای مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان بینەرانی خۆشەویست دووبارە جەژنتان پیرۆز بێ ولاکتان لە جەژن و خۆشی دابن ئێمەش بەرنامەی پانۆڕامەمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان